ئێمە لە دۆڵێک ناژین و خەڵکی هەرێمی کوردستان لە دۆڵێک و ئێمە نەبینێ هەمووتان نەزانن جگە لە دۆخی کۆرۆنا کە پەرلەماناتی دنیا بە کەمی کۆ دەبنەوە ئێمە دۆخێکی سیاسی قەیرانێکی سیاسی دروستکراومان هەبووە لە ناو پەرلەمانی کوردستانە من وەکو سەرۆکی پەرلەمان گیرۆدەی ئەو قەیرانە سیاسیە بووم کە هێنراوەتە ناو پەرلەمانی کوردستان دووبارەکردنەوەی ئەمە بە بەردەوامی بۆچی 5 مانگە جەلسە نەکراوە 5 مانگە جەلسە نەکراوە لەبەرەوەی من دەست و پێم پەیوەند بووە نەمتوانیوە جەلسەکانی پەرلەمانی کوردستان بەڕێوە ببم هیوادارم ئەم بابەتی مزایەدەکردنە بەسەر سەرۆکی پەرلەمانە هەمومان وازی لێبێنین ئەگەر هۆکارێک هەبوو بێ بۆ ئەنجام نەدانی کۆبوونەوە لە پەرلەمانی کوردستان لە ماوەی 5 مانگی ڕابردووە خەتای سەرۆکی پەرلەمان بووە دۆخێکی سیاسی ناجۆر وای کردو کە سەرۆکی پەرلەمان کۆبوونەوە نەکا و وەرگرتنی نوقتەی نظامی لەسەر ئەوەی کە کۆبوونەوە نەکراوە و ناکرێ هەڵدەگرین خەتای منە من بەرپرسم من داوای لێبوردن لە خەڵکی کوردستانەکەم